یەکێک لە کێشەهەرە گرنگەکانی ئێمە ئەوەیە کە گەنجەکانمان هەمووی سەریعن. یەک لەوانە بەخۆ من سەریعم، هیوادارم ئەم دیاردەیە ناشرینە کەم بکرێتەوە، چکە دیاردەیەکی بەڕاستی ناشرینەوە پێویستە کۆمەلگا چاکیکە ئەم دیاردەیە. وە لەسەر ڕاگەاندنەکانیش ئەوەی ئەم ڕووداوانەی کە ڕوو دەدەن پێویستە ڕووداوانە هەموو دووبارە و سێبارە پیشان بدرێتەوە تاوەکو دەرسێکی لێوەگرن ئەو سەریعیە سەبر بکرێتەوە. بەڕاستی زۆر خەتەرە و زۆر شتێکی ناشرینە، هیوادارم تاکی بکرێتن. بۆ باشترکردنی کۆمەلگا و بەرەوپێشچوونی کۆمەلگا پێویستە گەنجەکان هەموو لەسەرخۆ و هێدی بن. ئەو خەڵکە هەم لە مارە دەبێت پێویستە تەربێت بدرێت کە بێتە سەرجادا، پێویستە داک و باوخ ئەو گەنجانە تەربێت بدەن، نەسیحەتیان بکەن. بەڕاستی لێرە زۆر سارە لێخوڕین زۆر ناخۆش بووە، بەڕاست هەمووی عەسەبیە، هەمووی زۆر تووشەوەشە، هەمووی نەفسیەتی باش نییە کە دێتە دەرەوە، مەشاکل و شتوە هەیە. لەبارەی شوفێری ئافرەتان زیاتر ڕێنمایی هاتوچوو دەکەن لە پیاوان زیاتر تووشی ڕووداوی هاتوچوو دەبن و هۆکارەکەش ناگەڕێتەوە بۆ حکومەت ناتوانێت بدە ئەوە بکەوە مەکە، هۆکارەکە دەگەڕێتەوە خودی هاوڵاتیەکە دەبێت ڕێنمایی هاتوچووەکە بکەن. بەڕاستی ئەگەر ئەو ڕۆ ببینین ئەو ڕووداوانەی هاتوچۆکەوە زیاد دەبی و ڕوو لە زیادبوونە، ینی بەڕاستی زیاتر لە گەنجەکانە نەوەک لە بەتەمەنەکان و ئەوانەی بەتەمەندا چوونە، ینی زیاتر لە گەنجەکانی هۆشیاری هاتوچۆیان کەمە و کەمتر لە یاسای هاتوچۆ گەیشتینە. وەرەوە زۆربوونی سەیارەش، یعنی سەیارە بە ڕێژەیەکی زۆر داخیل دەبیتون و هەروەها مۆڵەتی شۆفێریش بە ئاسانی دەدرێت بە شۆفێر، یعنی شتەکەی ئاسانە لەو قورسانە نییە برێ، یعنی شتەی قورس بی یان بە زەحمەت مۆڵەتەکە وەرگری.